مرۆڤ جەستەی هەیە، دەرونی هەیە و ڕۆحی هەیە. جەستە کانگای چێژ و ئازارەکانە، دەروون کانگای تواناکانە، ڕۆح کانگای بەهرەکان. جەستە کە نەخۆش دەکەوێت ئازاری پێدەگا، بۆی بە تەندروست مێنێتەوە دەبرێتە لای پزیشکێک تاوەکو تەندروستیەکەی ڕاگیرێ. کەواتە پەروەردەکردنی جەستە پەروەردە جان جەستە پەروەردەیەکی جیاوازیە. پەروەردەکردنی جەستە عیبارەتە لە ڕاگررتنی هاوسەنگی لە ناو جەستە، بۆی بەردەوامە و جەستە بە تەندروستیەکی باشتر بمێنێتەوە. ئەمەش تاوان لە پزیشکی کاتێک کە جەستە خەلەلێکی تێدەکەوێت پزیشکی ئەم خەلەلە چاک دەکاتەوە، بەڵام ئەوەی کە جەستە پەروەردە دەکا بۆی تەندروست بێ لە ڕاستیا پزیشکی نییە، چونکە پزیشکی مامەلە لەگەڵ ئەو کاتە مامەڵە لەگەڵ جەستە دەکا کە نەخۆش کەوتووە، یعنی تەندروستی بۆ دەگەڕێنێتەوە، نەک وای لێ دەکا یعنی لە ئاوا بێ کە تەندروست بێت. ئەوەی کە جەستە تەندروست دەکا وەرزشە، یعنی مامۆستای وەرزشە و ئەوەیە تەبەن ئەم مامۆستای وەرزشە لە عینی کاتیشا بەو مانایی گریک تەبەن مە مانایی ئێمە نا. ئەو تەحدیدیشی دەکات مەوزوعی خۆراک تەحدید دەکرێت بۆی لەلایەن ئەوەی کە وەرزشی پێ دەکات کە چ خۆراکێک بە جەستەی ئەم دەکەوێت یا ناکەوێت. و ئەمە پەروەردەی جەستەییە کە پەروەردەی جەستەیی هەست دەکەم نەگەر پەروەردەی جەستەیی ئیتر مەوزوعی گرنگیدان بە جەستە وای لێ هاتووە سەبی لەوە دەکرێتەوە چۆن ئەندامەکانی جەستەش دەستکاری بکرێت، بەڵام ئەوەی کە ئێمە پاڵ پێوە دەنێ بۆ دەستکاریکردن و تەژمیرکردنی جەستە لە ڕاستیە ئەمە هەڕەبتی بە سەفسەتەوە هەیە نەک پزیشکیەوە، چونکە پزیشکی جەستە بە تەندروست ڕاددەگرێت، نەک جەستە وا لێ دەکا جوان بمێنێت، جەستە وا لێ دەکا باش بێت، چاک بێت، تەندروست بێت، بەهێز بێت. بەڵام کاتێک جەستە شتێکی تر ئیتیمامی پێدەدا دەیەوێ مەرغوب بێ خوازراو بێ بۆ ئەوی تر کاڵایەکی باش بێ، ئەمە لێرەوە دەچێتە ناوچیەوە لەوە دەردەچێت کە لەو پرۆسە پەروەردەیە جەستە دەردەچێت. ئەو کاتە جەستە تەجمیل دەکرێت. ئەمە تەمان لە کۆرسەکەی گۆردیاسا بە وردی لە یەک جا کرایەوە کە مۆزوعی جوانکاری لەگەڵ مۆزوعی وەرزش، جوانکاری جەستە لەگەڵ وەرزشە یەکێکیان هونەر نییە، سێبەری هونەرە، جوانکاری سێبەری هونەرە، بەڵام وەرزش هونەرە. وە لێرەوە جەستە پەروەردە دەکرێت و ئەو توانە جەستەیانی کە هەیە لە جەستەشا جۆرێک لە توانە هەیە، ئەو توانایانە توانای جوڵەی جەستە و هێز و ئەوانەی کە هەیە ئەمانە جیاوازن لە توانە دەرونیەکان. بەڵام جەستە مەوزوعەکە بۆەوەیە یەک بەهێز بێت، دوو ئازارت نەدا، چونکە جەستە لەسەر ئازار و ساغی ینی ئازار و خۆشی بەندە، ئازار و چێش بەندە، بە بنەمای ئازار و چێش دەڕوا بەڕێوە. دەستەی تەندروست دەتوانێت چێش بکات، دەستەی نەخۆش ناتوانێت چێش بکات. ئێجاری وایە تۆ نەخۆش دەکەوی تەنانەت تامکردنی خواردنیشت نامێنی، خودەی تامکردن لە دەست دەکەوی. لەبەرەوە ئەم مەوزوع ڕەبتی بە چێژ و ئازارەوە هەیە، ڕەبتی بەوە هەیە ئێمە چێژ لە چی بکەین و چێژ لە چی نەکەین، ئازارەکان چۆن خۆمانی لێ دوورخەینەوە. ئەمە جەستە و لای سوکرات جەستە و دەروون بە وازحی دیارە، ینی جاکردنەوەکەیان ئاسانە، بەڵام ئەوەی دەمێنێتەوە مەوزوعی دەروون و ڕۆحە یا دەروون و عەقڵە. دەروون و عەقڵ جاکاریەکەی لە لای سوکرات ئاسان نیە، ینی بە ئاسانی ئەم جاکاریە ناکات. دەروون یا دەکرێت بڵێن زەین کۆمەڵێ توانایتیایە، ئەم توانایانە پیشەکانیان لەسەر دامەزراوە و دەروون مەلەکەی هەیە، کۆمەڵە مەلەکە. مەلەکە چییە؟ لەناو ئێمە مادەیەکەیە، هەر دروستکردنە، ئەو پرۆسەی دروستکردنەی کە دەکات بەچی ینی دروست دەکا وەک چی؟ لەناو ئینسانان مادەیەکی سایکۆلۆژی هەیە، دەرونی هەیە. ئەم مادە دەرونیە توانای ئەوەی هەیە وەکو چۆن بەردێک پەیکە سازێک شێوەی دەداتێ دەیکا بە پەیکەر یا دەیکا بە هەر شتێکی تر،
بەو شێوەیە ئەو مادەی کە مادە دەرونیە لەناو ئێمە وەستەرونیە لەناو ئێمە وەستایەک فێرکارێک دەیکات بە شتێک دەیکات بە توانایەک لە توانەکان بەڵام ئەم مادە دەرونیە لەناو ئاژەڵەکانیە کاتێک ئێمە زمانێک فێر دەبین دەچینە لای مامۆسای زمان فێری زمانمان بکات چی دەکات ئەو نظامە دێنێ لەناو چیاتە جێگیری دەکات لەناو ئەو مادایە وەکو چۆن بەردەکە وتمان پەیکەرەکەی لێ دروست دەبێت ئەمی سیستەمێک دەدا بەچی بەو مادەیە کە سیستەمەکەی پێدا و کاتە تۆز قسە دەکەیت ئەو وەکو مەکینەیەکیش دەکات یعنی زمان لەناو ئێمە بەبێ وشیاری خۆمان قسەی پێ دەکەین بیلەوە ناکەینەوە چۆن ئەم مەکینەیە ئیش پێ بکەین و ئیش چۆن دەکا هەر خۆی باچی ئیش دەکا بەبێ ئەوەی کە ئێمە ئاگامان لێ بێت و ئەمە دامەزێنراوە ئێستا من ئەم زمانی قسەی پێ دەکەم لەناوما دامەزێنراوە لەناو دەروونما دامەزێنراوە بەس ئەو مادە دەرونیەی کە ئەم سیستەمە وەردەگرێ لەناو مەیمونەکانیە لەبەرەوە مەیمونێک بێنین لەگەڵ خۆمانە بژی بۆ 100 ساڵیش نەوە بەنەوە هەر توزانم ئەگەر تەمەنیش بکە ئەوە چی فێر نابێ زمان فێر نابێت چونکە ئەو سیستەمە ناچێتە دانامەزێرنا ئەو مادە دەرونیە بۆ ڕێوڕسمە کۆمەڵایەتیەکان ئێمە لەناو کۆمەلگا نەریتێکی کۆمەڵایەتی هەیە ئەمە شەر دەبێتە مەلەکە لەناو ئێمە بەبێ بیرکردنەوە وەرس و کەوتانە دەکەین کۆمەلگا دەخوازی یعنی ئێمە ئەمەی کە دەیکەین بەبێ دامەزێنراوە ئیشی خۆی دەکات بەبێ ئەوەی ئێمە وشیارین بکەین زۆربەی وەرس و کەوتانەی ئێمە لە ژیانە دەیکەین هەڵس و کەوتانێکی ناوشیارانەیە یعنی ئێمە بەبێ ئەوەی بمانەوێ هەر بە تەقلید وەرمان گرتووە وینەکە لە ناومە ناچەسپا و ئیشی پێ دەکەین ئێستا بۆ نمونە ئێمە کاتێک کە قسە دەکەین بۆ سیستەمە کەس بیلەوە دەکاتەوە لێ من ئەم قسەیە چۆن دەکەم بیلەوە دەکاتەوە باشە تۆ بڵێ ئەم قسانەی من دەیکەم یاسایە کە بێ حکم بکە سیستەمێک گەبێت بەپێ ئەو سیستەمە بڕوا بڕێەوە کەس بیلەوە دەکاتەوە باشە من کاتێ جاری وایە قسەیەک دەکەم هەست دەکەم بغەڵەتم کردووە لە قسەکردناوە بۆچی غەڵەت لە قسەکردنا هەیە ئەم پرسیارانە خەڵکێک کە فێری زمان بووە نایکا لە ڕاستیە لەبەرەوە بیلەوە ناکاتەوە سیستەمێکەیە کە ئەو سیستەمە لە ناویان لە ناو هەر لە منداڵیەوە دامەزراوە زمانەکە چوەتە ناو ئەو بەبێ ئەوەی بەخۆی بزانێ بەبێ ئەوەی شاربێ زمانەکە بەکاردێنێ ئەم مەلەکانە تەبان ئەندازیاری بامان شێوە دارتاشی بامان شێوە خەیاتی بامان شێوە ئەمانە هەموو چین ئەوەی کە ڕایەنانی دەوێت ڕایەنانێکی زۆری دەوێت بەم ڕایەنانە ئەو سیستەمە لەناو ئەومادا دادەمەزێت وەکو چۆن ئەو سیستەمی ئەم کۆمپیوتەرە لەناو ئەمادا جێگیر کراوە ئیتر ئەم کۆمپیوتەرە بەو سیستەمە ئیش دەکات مێشکی ئێمە ژا دەرونی ئێمە ئاوا مادەیەکی ئاوای تایە ئەو توانایانە لەناو ئێمە بەهۆی پەروەردەکردنی تواناکانەوە ئێمە دەبین بە شتێکی تر ئێمە لێرەوە فەرەزەن دەبین بە دارتاش دەبین بە مۆزیکژان دەبین بە ئەندازیار دەبین بە پزیشک دەبین بە هەر شتێکی تر لەو شتە پیشەیانەی کە هەیە دەبین بە ئاسنگەر ئەمانە هەمووی کە ئێمە ئیشێک فێر دەبین دەبێت چی بکەین دەبێت بچین ڕایەنانی بۆ بکەین بامان شەوە مۆزۆی وەرزش و کۆمەڵە شتەیە هەمووی ڕەبتی بەم مەلەکانەوە هەیە یعنی مەلەکەکە وەکو دادەمەزێ کە مەلەکە عیبارەتە لەو سیستەمە لەگەڵ مادەکە کە یەک دەگرێم سیستەمە دەچێتە ناو مادەکەەوە کە چوویە ناو مادەکەەوە دەبێتە مەکینەیە ئەم مەکینەیە ئیش دەکات بەبێ ئەوەی ئێمە ئیشی پێ بکەین بەبێ ئەوەی ئێمە بیری لێ بکەینەوە ینی دەستکاری بکەین یا چاکی بکەینەوە یا شتێک ئەم جیازە بەخۆ ئیش دەکات کەواتە پرۆسەی پەروەردەی دەروون دامەزراندنی ئەو مەلەکانەیە ئەو توانایانەیە کامانە و تا ئێرە پرۆسەی پەروەردە هیچ ڕەبتێکی بە ئاکارەوە نیە و هیچ ڕەبتێکی بە ئینسانیەتی ئینسانەوە نیە لەبەرەوە ئێمە کاتێک ئینسانێک دەکەین بە پزیشک یعنی ئەوە نا بە کردومانە بە ئینسانێکی چاک کردومانە بە پزیشک دەکرێت ئەمەی کە بووە بە پزیشکێکی زۆر باش بێت بەڵام پزیشکێکی زۆر بکوش بێت وەکەوە لەوانەکەی ترا باسمان کرد دەکرێت فعلەن ژەر دروستکە لە جاتی دەرمان و خەڵک بکوژێ لە جاتیەوەی چاکی کاتەوە هەر لە ڕێگەی ئیشەکەیەوە کە فێر بووە ینی لە ڕێگەی و توانای کەیەتی لەبەرەوە توانەکان بێلایەنن شتێک گەیە لایەنداریان پێدەدا ینی تواناکان وەکو چەقۆیە گوان کە تۆ دەتوانی دوو ئیشی پێ بکەیت وەکو شتانەوان کە بێلایەنن تۆ دەتوانی هەم ئەوەی چاکە پیان بکەی هەمووی خراپە پیان بکەیت
ئەیکەواتە شتێکی ترەیە دەبێت تحدید ئەوە بکە ئێمە چاک بین یا تحدید ئەوە بکە ئێمە چاک بین یا خراپ بین شتێکی ترەیە لە سەر و تواناکانەوە وە شتێکی ترە لە سەروی جەستەوە ئەم شتە چییە ئەم شتە دەکرێت ناوی بنین عەقڵ یا ڕۆح کە هەڵگری چییە هەڵگری فەزیلەتەکان بەڵام ئایا فەزیلەتەکان مەلەکەن یعنی ئەوی سیستەمێکە لە دەرەوە ئێمە دەبێت پەروەردە بکرێن و ڕابێنن لەسەریان ئەمە ئەسڵی پرسیارەکەیە کە لەم وانەی کۆرسی پەروەردە دەبێت جواب بدێتەوە ئایا ئێمە لە ڕێگەی پەروەردەوە دەبین بە کەسێکی باش پەروەردەمان بکرێن لە ژینگەیەکی پەروەردەیە ئەگەر ژینگەکە باش بێ و ئێمە دەبین بە باش یا شتێکگەیە تحدیدەوە دەکات ئێمە باش بین یا خراپ کە لە دەستی ژینگەکانی و لە دەستی هیچ شتێکانی وە شتێکە لە ناو خۆمانەیە وە قەرارێکە لە ناو خۆمان نابێتێ باشە ئەگەر شتێک بێت لە دەرەوە تا حکومی پێ بکرێ ئایا شتێک دەمێنێتەوە بە ناوی ئازادی لە لای ئینسان ئازادی اختیار